سڵاتان لەبێ قوتابیانی عزیز و خۆشەویست، وەک جارانی پێشوو ئەو ساڵەکەش لەگەڵتان دەبین بە شێوەی لایڤ لە شاش خەنجیلانەکەی پەروەردەی هەولێر لە بۆ شیکارکردن و ڕوونکردنەوەی گشت بابەتەکانی پۆلی 12. من مامۆستا فەیسەڵ پسپۆڕی زمانی ئینگلیزیمە لە ئامادەی هەولێری نمونەی کچان. بابەتی ئینگلیزیتان لە بۆ تەوزیح دەکەم بۆ سارەکەی شاڵا وەکو ساڵانی ڕابردوو زۆرترین سوود بەوەی خۆشەویست دەگاتن. لۆیە چاوتان لەسەر شاشە جوانەکەی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێربی یانیشەوە تا پەیجەکانیان لایک بکەن وەکو ئینستاگرام و فەیسبوک لەوەی بتوانن زۆرترین زانیاری بەدەست بێنین. بابەتەکانی ئینگلیزی تەبیعی پێک دێت لەسەن بابەتێکی سەرەکیەک لەوانە گرامەر، ریدینگ و ڤۆکابلەری کە ئاکتیڤیتی بوک دەگرێتەوە و هەروەها ساوندز ئەند ترێژە ئایلاند. ئەوەی کامە ئیشی لەسەر دەکەین بابەتە گرامەریەکانە بە پێی کات. ئەگەر بابەتە گرامەریەکانمان خلاص کرد ئیشەڵا دەست بە بابەتەکانی تریش دەکەین وەکو ریدینگ و ساوند ئەوانە کە تەڵەبە کێشەی لێ هەیە. بەڵام بابەتە هەرە سەرەکیەکەی کە قوتابی زۆر پێویستی بە مامۆستایە پێویستی بە ڕوونکردنەوە هێویشتیە بابەتە گرامەریەکانە. یەکەم بابەت کە لێرە هەمانە ئینستراکشن کە لە یونت 1 هەمانە ڕێنمایی کردن. ئینستراکشن لەگەڵ ئەدڤایس تەبیعی لە ڕووی یاساوە لە ڕووی یاسای گرامەریەوە و چیەکە هیچ جیاوازیەکی نیە. لە ئینستراکشن تەبیعی چمان هەیە؟ یومان هەیە، یو وەک بکەر اینجا مۆدەڵەکان have to, need to, should یان must plus what plus base. Base means what? What is base? Base چیە؟ فرمانی ڕستەیە کە بە شێوەی سادەواتە ing پێوە نەبی، ed پێوە نەبی و هەروەها ئێسیشی پێوە نەبی بەبێ هیچ سافێکسێک. و شازەکانیش زۆر گرنگە لە یەکەم دەقەوە پێ دڵێم شازەکانها سەد فرمانێکمان هەیە لە پشتی کتابی. ئەو سەد فرمانە قوتابی پێویستە بەباشی بیزانی. بەریز بە سەنڕایز 12 ئاگادار بن قوتابیانی خۆشەویست لە چوارچێوەی سەنڕایز 12 پرسیارت لۆرێتەوە تا ئەوەی لە سەتوو مەطلوبە سەنڕایز 12. حەقت لە ئینگلیزی عەوام نەبی، ئینگلیزی عام فراوانە، ئینگلیزی تەواو فراوانە، بەڵام ئەوەی کە لە بۆ تو مەنهەجەوەی لە سەرەتوو تەڵەبە چیە؟ سەنڕایز 12. لۆیە هەر بابەتێک کە لە چوارچێوەی سەنڕایز 12 لە چوارچێوەی سەنڕایز 12 هەبووەوە لەسەرت مەطلوبە و دەبی بیخوێنی. بەڵام شتێک خارجی مەنهەج بوو، خارجی سەنڕایز 12 بوو، ئەجا هەر یاسایەک بوو، هەر شتێکە ئیزافەی ناو مەنهەج کرا یان کرایتە نمونە و یاسای لەسەردانرایە کە لە چوارچێوەی ئەو کتابە نەبوو، ئەوە لە بۆنگۆ مەطلوب نییە و لە وزاری بە پێی ڕێنماییەکان پرسیاری لێ نایێتەوە. بابەتی ئینستراکشن you have to, need to, should, must plus what plus base. ئینستراکشن بابەتە چی؟ جەنەڕاڵە، عامە بەسمان چییە؟ واتە ئینستراکت دەکرێت کەسە کە ئینستراکشنی دەوێت ڕێنمایی کرا دەبێ ئەو ڕێنماییە جێبەجێ بکە و زیاتر لە بۆ بابەتە عامەکان بەکاردێت. بۆ نمونە تو دەچێ مەتاڕی کە دەچێ مەتاڕی دەرێ you need to check in your luggage. هەر کەسێک کە دەچێتە مەتاڕی دەبی ئەو خطوە ببڕی. خطواتەکانی کە ئازاد مەفروض بوو بیکاتن کە چووە مەتاڕی لە بۆ نیویۆرک. ئەوە خاڵێک، یعنی هەر کەسێک چووە مەتاڕی پێویستە ئەو خاڵە جێبەجێ بکەواتە ناتوانانی پابەندی نەبی پابەندی ڕێنماییەکان نەبی، ناتوانانی قۆناغەکانی داهاتوو ببڕیواتە ئیشەکەت بەڕێکی ناڕوە. لۆ ئینستراکشن پێی دەوترێت ئین جەنەڕال. لێرە شتێکی کەمان هەیە strong instructionمان هەیە. strong instruction زیاتر ڕێنمایی بەهێز دەستە قالبی ئەمری کە چۆ قالبی ئەمری بابەتەکە بڕێک خۆش نییە لە بۆ لسنەر لە بۆ جێگر. بەڵام چ بەکاردێت لە بۆ strong instruction سبینەوە پرسیارە لە وزاری بۆ نمونە هاتۆ which of the following instructions form strongly کامە لەوانە strong instructionە. تەمەشا دەکەی وشەی ئینستراکشنی دایتە تو بەڵام تەرکیزی سەر سترۆنگەنک ناکەی. ئەگەر گوتی ئینستراکشن تەبیعی لێ نووسایت you should show your passport at passport control. You need to go through security. You must have a passport to travel boat. All of them بە پێی ئینستراکشن تەبیعی هەمووی ڕاستە، بەڵام کە گوتی strongly کە گوتی strong لەو حاڵەتێت و فۆکەس لەسەر چ دەبی؟ فۆکەس لەسەر مەست دەبی.
حاڵەتی دووەمەگە بە شێوەی بۆشایی هاتەوە تا ئێستاش لە وزاری نهاتیتەوە دەرێ give strong instruction چی دایتە تو have to must should need to لێرە ئەمە بەپێی ئەو تێبینیە کە گوتمان لە بۆ strong instruction must بەکاردێنین لێرە to must هەڵدەبژێری ئەو جار چمانە گوێستنی ئادڤێربەکان ناوکو first then next after that and finally ئەوانە کاتێک ئێمە لە ڕستەدا بەکاردێنی واتە چەند ڕستەک بە دوایەکدا چەند خطوەک بە دوایەکدارێت وەکەوەی کە جوانترین نمونەکەی ئازادی و مەتاڕیە کاتێک دەرێ یەکەم خطوە ئەتو پێویستە کەلوپەلەکە چێک بکەیت دواتر بۆدینگ پاسوەرد بگریت دواتر پاسپۆرتەکەت لە پاسپۆرت کۆنتڕۆڵچی ئەو خطواتن واتە خطواتەکان یەک لە دووە یەک ئەو جەلۆیە چمان هەیە first then next after that and finally first then next after that و finally دیقەت تێرەدا firstەوە دیارە لە بۆ یەکەمەوەتە یەکەم جار و finallyش واتە لە کۆتاییدا ئەو خطوە جێبەجێ دەکەی thenمان هەیە next after that و following thatیشمان هەیە ئەوانە دەکەونە ناوەندی ڕستەکان ئەگەر هەبوو تا ئێستاش لە وزاری ئەو مەوزوعە ناتیتەوە بەڵام پێویستە قوتابی بزانین چونچی هەمانە دیقەت داوە خاڵی دووەم چی تر تێبینی دەکرێ first کۆمای لە دواتیە next after that و finally ئەوان هەموو کۆمای لەگەڵدایە بەڵام then کۆمای لەگەڵدانی واتە then ڕاستەوخۆ ڕستەکەی لە دوادێت بەبێ ئەوەی کۆما لە بینی then و ڕستەکە داهەبیتن تەماشاو نمونەی بکە چمانەیە ئەوانە ئەجە ڕستەکەمان ڕستەی instruction you have to need to should must ئەوانە plus base ئەو حاڵەتەکیان دەکرێت بە شێوی instruction بی و دەشکرێت بە شێوەی imperative means what واتە بە شێوەی ئەمری بی واتە ئەوە نەنووسرابیتەوە پێویست نەکە بڵێ پێویست ناکە بڵێ you have to you need to you should you must ئەوانە زەرور نییە ڕاستەوخۆ بیسەکە بڵێ دیقەت تێرە بدەم first of all you have to go to the traffic lights کەسێکەوە پرسیاری لێت کردیا پرسیاری شوێنێکی لێت کردیا تو تعریفی لۆ دەکەی then دیقەت تێرە دەڵە theni فاری زەماندانە نایە you need to turn left and go to the roundabout after that فاری زەماندانە you should turn right finally لە finally بابا دیقەت تێرەدا پێویست ناکە بڵێ you should you have to you must ئەوانە لە finally کە گەیشتە ڕستەی کۆتایی پێویست ناکە بەکاربێنی جوان دیقەت دەچمان گوتیە finally you take first left and you'll see opposite you نەمگۆ you have to take the first left یەکسەر گوتم you take the first left ئەوە بە شکلێکی گشتی ئەگەر لە وزاری پرسیاری لێ بێتەوە کو پرسیاری لێرێتەوە ئەو حاڵەتە چەند کەەوە درێژە ئەوڕێک زەحمەتە لە بۆ ئەسیلەی بەڵام دەشکرێ بێتەوە ئەسیلەیە و حاڵەتی دۆم دەکرێت بە شێوەی بۆشایی بێتەوە دیقەت تێرە بدە سێ بۆشایی دایتەم دەرەوە سکوێسنگ ئادڤێربەکان هەڵبژێرە ئەی دایتەمە first finally then ئەمە گوتمان first لە بۆ ڕستەی یەکەمە finally لە بۆ ڕستەی ئەخیریە ئەوەیان غەڵەتە finally first then first ئەوەشیان ناوی finally لە بۆ ڕستەی یەکەم نابی first then finally ئەوەیان گونجاوی هیچ مشکلەی نییە first فاریزە then ئێرە فاریزە دانەدرا و finallyش ئەوەیان فاریزە هەیە و دەکەوێتە ڕستەی کۆتایی ئەوە بە نیسبەت instruction giving advice بابەتەکە گرنگە و دەکرێت بڵێم هەموو ساڵێ پرسیاری لێرێتەوە لۆیە لەسەری ورد بن بابەتەکە هەم ئاسانە هەمیش وردە یەک دۆخوتووەی بەسیتە تەرکیزت لەسەروی غەڵەت ناکەی advice is verb advice is noun فەرقەکەشیان advise ئێسە advice سیە ئەو ناونەکەیتی advice زانین چۆنە و جیاوازی چیە لەگەڵ instruction لە ئەدڤایزی ئەرێ و نەرێمان هەیە ئاگدار بەڵێ instructionی بەس لە مەنهەجی ئەرێ هەیە و ئەرێمان باس کرد نەرێمان باس نەکرد
دووەم لە ئەدڤایسی دوو مۆدەڵ ڤێربی دیکەمان زیاتر هەیە لە ئینسترەکشن ئاگادار بە ought to and had better. ought to had better بینی ئەو بابەتەکە ئەدڤایسە ڕەبتی بە ئینسترەکشن وە نییە. ئەوە دوو. خطۆی سێم لە ڕووی مینینگ و لە ڕووی بەکارهێنانەوە لە ڕووی بەکارهێنانەوە فەرقی ئەدڤایس و ئینسترەکشن چیە؟ ئەو ئینسترەکشن گوتمان بابەتەکی عامە و دەبی جێبەجێ بکەی. بەڵام ئەدڤایس ئیندیڤیدوەل سیچویشنە، بابەتێکی شخصیە، بابەتێکی دیاریکراوە لە بۆ کەسێک و تۆ ئەدڤایسی دەکەی. کابرا دەتوانێت ئەو بێبی، دەتوانێت ئەو بێنەوی، دەتوانێت پابەندی ئەدڤایسەکەت بی و ئیستیفادێ لێ بکە، دەشتوانی ئەدڤایسەکەت لەگەڵەوی نەگونجێ و وەری نەگریتن. ئەو جەلۆیە فەرقەکەی لە ڕووی بەکارهێنانەوە ئەوەیە. ئەمە بابینە سەر فەرقی گرامەریەکە، چون چوومە لە وزاری ئیشمان بە بابەتە گرامەریەکەیە. یو دیسانەی یومان هەیە لە ئەدڤایسی دەکرێت بکارەکان کەش بەکار بێ لە بۆ ئەدڤایسی کەسێک بکەی بەغایب دوور، بەڵام بە شکلێکی گشتی لە کتابی یوی باس کردیە. have to، need to، ought to دیقەتی لێ بدە. had better، must، should. دیسان plus what؟ plus base. ئاگاداری حاڵەتی نەرەی بە. ئاگاداری حاڵەتی نەرەی بە. you ئاگادار بە. have to، need to دەڵێن don't have to. don't need to واتە چمان بەکارهینە؟ don't مان بەکارهینە. ناکرێ بڵێ haven't to، needn't to ئەگەر شتیوات دیت لە وزاری ئەوە غەڵەتە. don't. ought not to دیقەتی ought to بدە بابە. ought to نۆتەکەی لە چەند دەربەکار هاتیە؟ ought not to. نابی بڵێ ought to not واتە not بە هیچ شێوێک ناکەوێتە دوای to. had better not. had better not. had better پێکەوە مۆدەڵ حیساب ئاگادار بە پێکەوەیە لەوێ نۆتەکە کەوتە دوای better. ناکرێ بڵێ hadn't بێتە. ئەگە سبێنی شتیوات بینی ئەوە غەڵەتە ئاگادار بە. ئەوانە پێکەوەنە لەگزیان ناکرێن لەوێ نۆتەکە کەوتە دوای better. mustn't و هەروەها shouldn't احتیاجیەوانە نۆتیان وەرگرتیە. بەڵام ئەوەی کات و پێویستە تەرکیز لە سەروی بەڕاستی ought to had better تەڵەبە زۆر غەڵەت لێرەکە. ئەویش ought not to توەکە لە پێش ناتیە و هەروە had better not. don't have to، don't need و ئەوانەشیان گوتمان بە don't دەبی و must و shouldەکەش ئاسایی نۆتی خۆی وەردەگری کێشەمان نییە. لە بۆ ئینسترەکشن گوتی strong وشەی strongی دامەوەتە بەهێز گوتمان چ بەکاردێنین؟ must بەکاردێنین. بەڵام لە بۆ ئەدڤایس ئەگەر داوای ئەدڤایسێکی strong کرد لە بۆ تو چ بەکاردێنی؟ must بەکاردێنین؟ نەخێر. negative way. negative way واتە حاڵەتی نەرێ لە بۆ ئەدڤایسی دەبیتە strong ئاگادار بن. ئەوە ئەو معلوماتت هەبی باشە. بچینە سەر پرسیارەکانی وزاری ئەگەر هەمان بی و یان پێشەوەی بچینە سەر پرسیارەکان لێرە ئەو شتەیەمان هەیە لە بۆ قوتابیانەی بەجددی کە معنایان زۆر باش نییە واتە بە پێی سیچویشنەکە ناتوانن زۆری ئەدڤایسەکە دەستنیشانکەن ئاگادار بن. چمان هەیە؟ far، late، long ئەوەی ڕێگایەکی دوورت هەیە، تاخیری ڕێگایەکی درێژت لە پێشە سەهارەت پێنیە دەوی چ بکەی؟ برادەرەکەت ئامۆژگاریت دەکات پێت دەڵێسێ take a taxi بە پێی بەکارهێنانی یاسایەکان تەبیعی یوشر و یافتو و یونیتوانە بەکاردێنی. بەڵام دەستەواژەکە چیە؟ take a taxi. ئەوەی یەک. ill، sick، not feeling well هەستەکەی نەخۆشی سەحەتت باش نییە، قەڵبت خۆش نییە. ئەدڤایسی کەسی بەرامبەر چێ لە بۆ تو؟ go to see a doctor or go to hospital. بڕۆ دکتۆرێک ببینە یان بڕۆ نەخۆشخانە. problem with your car ئەوە چەند نمونەکی یوسفولەکە ئەمە ڕۆژانە لە ژیانی ڕۆژانە ئیشمان پێدەی بڵێ ئەوانەمان لێرە نووسە چونکە عادەتەن ئەو شتە یوسفولانە دێتەوە لە بۆمە. problem with your car broken doesn't work چ بەکاردێنی؟ take it to the mechanic. بی بەلای وەستایەکی میکانیکی لە بۆ چاپ کاتەوە. feel tired، pale، exhausted هیلاکی هەستەکەی ماندی ئیتر بەهۆی خوێندنەوەی بەوەرە شتێکبی
take a nap or take a rest استراحتك بدأ خود سرخوك بشتينا difficult exam امتحان ايش قرصة لبيشة low marks يعني hard exam يعني درجة كما يعني وشو hard exam difficult هريك معناه هي واتا امتحان ايش قرصة دريسة study harder you need to study harder بيوسة زيادة الخوت ماندك هيداكت هي جانا سرت هي بيوسة باسبرينيكا لابو جانا سري بيوس ناكا بسينا خاصة خاني أريد take an aspirin يعني take a tablet مش يعني حب great problem with your mobile كوا لو سر دمي بابتا شي زور 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 باوا ايه take it to the mobile shop موبايلك اشي شي دي بيلاي وستاي موبايلي extra time يعني free time هي كاتا كتسون بسربي watch TV go on a picnic read a book something like this our activity weekend no sugar no rice no food no fruit the fridge is empty واتا كلو بالي خواردن تان لمارين ما سلازة بتالا go to the supermarket بونو من برادرك التلفون دكا ديتا مالتان شو يكسر مشاوش دي بدأ تيدر كي سلازة دكيو هي سيتي دانيا دري داكت oh my friends are coming and the fridge is empty what shall I do برادر كانوا مارين وسلازة بتالا اسمانيا تسيبكم داكت سيدالي you need to go to the supermarket and buy some برو السوبر ماركت وهندش بكرو ورو يعني هو يشكا حلو to the ددان ايشتي go to the dentist يعني ددان ساس need money go to the bank بارت بيشتا برو لبانك عندك بارا راب شيشا smoking drinking واتا زغارة شيشان وشتانا بعد هو بيا give up واز هنان واز لوشتا خرابة بينك زغارة شيشان شتيشي خرابة extra money باري زيادة buy something lose stolen lose يعني وندك يعني stolen ليد دسري تبعي دسيا تشندر لو بتواني اشتكر دسكيتو go to the police station و the series damage سيدك تكري سيدك تكتشوا go to the city shop hot warm weather هستكيت جو گرما در open the window يعني switch on the fan پنجره بكو pancake بيكا شيلو بابتانا is raining باران دباري كباران باريت بيستد بتسيا بيستد با سيوانه take the umbrella او انا اوشتان انا كا او ايفنتا يوسفلانا كامروجانا بكاردين بابين ليلة تمشي يقدو برسياري بكين او تبعي برسياري اكتيفيتي بوكا there this is damage لوكاريت سيديا كم شكاية تمشايكا با بي situation سيديا دبي ما بين هالبجارنك هالبجارين هملرو ياسا وتواو ياساي advice كباس ماك you should you have to you need to plus base وهروها دبي جوري advice كش لقال حالتك كذا بقونزي you'd better go to the supermarket سيدي مش قادر برو supermarket يوا نبي you should go to the bank سيدي مش قادر برو بنك أو شان نبي you must go and see the doctor برو دكتور ببينا أو شان نبي سيديش كان بيوني بدكتور يونيا you ought to go to the city shop and change it برو city shop بيقورا أو كواتا city shop it's okay choose the correct advice أو ليرا دريك كاما advice قنزاوا باب خوينينو دري you'd better see the doctor you had better see the doctor you should to see آقات ليرا بي طلبة زور لهوي غلط دكا زور وريابا سنشت بسرعي دخينيو you should see كده بيني ولا زور بسرعي غلط دكي أوقات كي I تريكا فعلتاو دكري تركيزي سرتوكا ناكي آقادار با should must to ورناقرن should must to ورناقرن لويا ليرا بي غلطة you have a last chance آية دوي هافكا بيس هاتيا نخير مادم بيس نهاتيا أو غلط your brother have brother have to a degree brother يعني he have to a degree نخير كواتا أو شان غلطة
ئەویان لە بەتوو غەڵەت بوو، ئەویان برادر هیە have to وەرناگری غەڵەتە و ئەوەشیان have to يعني have to بەیسی لە دوانهاتیە لەوێ غەڵەتە وەڵامی ڕاست دەبیتە you'd better see the doctor ئەو ڕاستە. سێ پرسیاری وزاریمان هەیە دیقەتی دەن. پرسیارەکان با بخینەوە. دەڵێ when I gave an advice to your sister I'll say to her کاتێک بمێ ئامۆژگاری خوشکەکەت بکەم چی پێ دەڵێم؟ You should to دیقەت لێرە بدە should to ئەوە غەڵەت should to وەرناگری. She have to ئایا she have to وەردەگری؟ she have to وەرناگری. دیقەتدا دەرێ your brother have to چیان گوتمان your brother ئەوە دووجار غەڵەتە. غەڵەتەکیانەوەی باسی خوشک دەکەین لێر دەرێ برا و غەڵەتی دومیش ئەوەیە brother ئەگەر بکەینە pronoun دەبیتە he have to وەرناگرێت و بگوت بە هاستەوە کاتی ئەگەر سەریش لێ بشێەوە بە احتیاری بەڵام ئێستا کە برادر گوتی have to هەر دوورە. You need to come again later. You need to come again later. It's correct. بە پێی گرامەڕی و گونجاوترینیان بیە و وەڵامی ڕاست بیە. پرسیاری پێنجەم دەڵێت choose the correct form of advice 2019 خولی دووەم هاتیتەوە بزانینەوە پرسیارە دەرێ وەڵامێک یعنی ئەدڤایسێکی گونجاو هەڵبژێرە. داوای چی لە تو کردیە ئەدڤایس با پێدا بڕۆین. دەرێ you has to وەرناگری قەڵەمەکەم ئیش ناکە you has to وەرناگری لۆیە ئەوەیان غەڵەتە. My suggestion داوای چی کردیە ئەدڤایس لێرە دەرێتەن چێ my suggestion کەواتەوە غەڵەتە یەکسەر بی زەڕ لێدا. دەرێ you need to check دیقەت لێرە بدە ئەمە گوتمان need to have to should ought to must هەر بەرە چی دێ base بەڵام لێرە چی دایتن checked ئیدی دەیە ئەوە غەڵەتە کەواتە وەڵامی ڕاست نەنۆدەم. پرسیاری دوایی دەرێ choose the correct form of advice ئەدڤایس ڕاستەکە کامەیە؟ دەرێ she have to ئەویان غەڵەتە. he don't وەرناگری چکو he doesn't کەسی سێمی تاکە. دەرێ you'd better paid ئیدی دایە گوتمان دەبی base بی ئەوشیان غەڵەتە. you should stay up so late you should not sorry you should not stay up so late وەڵامی ڕاست دی ئەویان نێگەتیڤ ئەدڤایسە وەڵامی ڕاست دەبیتە دی. دوای ناوەڕێکی کورتی ئینشاڵڵا پێتان دەگەینەوە موفق بن ئینشاڵڵا. بابەتی تر making suggestion تەبێ making suggestionیش بابەتێکە هەموو ساڵی پرسیاری لە وزاری لێرێتەوە بە تایبەتی ئەو ساڵەکە بابەتە گرامەرەکان لەبەرەوە یونت حەفت تەرک کرایە و یونت حەفت بابەتی گرامەری زۆری تێدایە لۆیە ئەو بابەتە گرامەریانەی کە ساڵانە لە یونت حەفت داهاتەوە تەوزیحی سەر یونتەکان کە دەبی لۆیە ئاگادار بن.
لە suggestion دوو بابەتمان هەیە. یەکەمیان دروستکردنی پێشنیار، چۆن پێشنیار دروست دەکەین making suggestion. دووەمیشیان وەڵام دانەوە ریسپۆنسە ئایا ئەگری یان دیزەگری. ئەو دوێە. ئاجا یەکەم شت کە دەین باسی دەکەین making suggestion دروستکردنی پێشنیارە. چەند ڕێگامان هەیە بۆ دروستکردنی پێشنیار؟ تەبیعی 4 ڕێگامان هەیە لە بۆ دروستکردنی پێشنیار. ئەوانیش چوچنە. What about? Why not? لێرەس I suggest. ئەو 4 ڕێگایەمان هەیە دیقەتی جوان بدە. What about? Why not? Question form واتە شێوازی سجێشنەکەمان شێوازێکی پرسیاریە ئاگدار بە. لۆیش لە کۆتاییدا دەبی چمان هەبی؟ دەبی نیشانەی پرسیار هەبی. ئەوە گرنگە ئەو question markە دەبی هەبی. بەڵام لێرەس I suggest دەربڕینە statementە پێویستیمان بە نیشانەی پرسیار نییە. کەواتە خاڵێکی گرنگ لەوەی من بتوانم جیاوازی نێوان لێرس و I suggest لەگەڵ why not وە دەباوت بکەم چییە؟ نیشانەی پرسیار و خاڵەکەیە. لە کۆتاییدا نیشانەی پرسیارم بەدی کرد یان why not یان وە دەباوت بەکاردێنم. لە کۆتاییدا خاڵم بەدی کرد یان لێرس یان I suggest بەکاردێنم. ئاها گوتمان ئەوە لە ڕووی بڵێن پێناسەی بکەین پێیان دەگوتێت question form. What about why not هەردووکیان پێیان دەکرێت question form. دەسبێنگە لەو زایلۆت هاتەوە choose the correct question form of advice. ئەو کاتێت و focus لەسەر عفو of suggestion ئەو کاتی focus لەسەر چ دەبی؟ focus لەسەر what about و why not دەبی. بابین جیاوازی لە نێوان what about و why not بکەین و خاڵە لێکچۆکانمان زانی کە question form لە کۆتاییدا نیشانەی پرسیارە. بەڵام جیاوازیەکەیان چییە؟ جیاوازیەکەیانەوەی why not ڕاستەوخۆ بەئیس بابە. why not ڕاستەوخۆ بەئیس وەردەگری. دوو چ بوو گوتمان بە بەهیس سفیکسەک. what about noun یان noun phrase وەردەگرێت. یانی شەگە verb هەبوو verبەکە دەبی چ بی؟ دەبی ing بی. ئەگەر verb هەبوو دەبی verبەکەمان ing بی. بۆ نمونە what about what about helping him. احتیادی لە دوای what about ساعتیە helping verb ing هاتیکاتەوە ing وەرگرتیە. ئەدەگەر noun بوو بۆ نمونە یا noun phrase بوو what about a cup of coffee. جوان دیقەتدا a cup of coffee ئەو لێرە چیە ناونە noun phrase لۆی ئەوڕستەیەشیان هەر تەواو ئاگدار بە مەرج نییە ئیلا verb ing بی. بەڵام why not سابتە ئیلا بەئیس. بابێنە سەر لێرز و I suggest. لێتس پێی دەگوتێت the simplest way ئاگدار بە. سادەترین جۆری suggestion لێتسە. لێتس واتە زۆر ئینفۆرمەڵەوەتە زیاتر لە بینی کەسە نزیکەکانە دەکرێتن. always include the speaker. هەمیشە سپیکەر دەگرێتەوە واتە کاتێکە تو بە لێتس لە کوردی خۆمان با لێتس بەکاردێنی دائیمەن خۆشت لە ناو ئەو پێشنیارەدا دەبینیەوە. I suggest that ئەو ذاتە optionalە بابە ئەگەر هەبوو یان نەبوو هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێ واتە غەڵەت نییە هەبی یان نەبی. بەڵام دیقەت تێرە بدە we یان you واتە دەکرێ بکەرەکەمان ویبی دەکرێ یوبی. ئەوجە پلس بیس لۆ بیسون چی suggestion making suggestion لە بۆ present time لۆیە we use سوەردەگری لە بۆ present simple ڕاستەوخۆ سوەردەگری بیس سوەردەگری کە لۆیە دەڵێن بیس. There are no quite formal of suggestion. Formal training زۆری suggestion چیە I suggest واتە سبێنە گەلۆ زای لۆ تاتەوە choose the quite formal
suggestion. فۆرمالترین جۆری suggestion دەستنیشانکە چونکە ئەمە چوار جۆرمان هەیە دەبێت چ هەڵبژێری I suggest هەڵبژێری. ئەگەر وی بەکار هاتبوو وی ئەوە includes the speaker قسەکەر تێدا چونکێت و پێشنیارەکە هەم لە بۆ خۆتەوە لە بۆ کەسی بەرامبەرتە وشەی وی بەکاردێنی. بەڵام ئەگەر گوتم I suggest you تۆ ئەوە پێشنیارەکە تەنها لە بۆ کەسی بەرامبەرە و doesn't include the speaker. ئەوە کەنجی ئیشمان پێدەبی ئەوە لە حاڵەت ئیشمان پێدەبیتن ئەگەر ئاگدار بنەگە سبێنێ لە ڕستەی هاتەوە نووسرابوو you and your friend you and کەسێکی تر ئەزە your friend your sister your brother your هەر کەسێک بوو تۆش لە ناو سچویشنەکەدا بووی لەو حاڵەتە یان دەبی بە لێرس پێشنیار بکەی یان دەبی بە I suggest وی پێشنیار بکەی ئەگەر بەو دوانە پێشنیار نەکەی ئەوە لە ڕووی مینینگە و ڕستەکەمان غەڵەت دەبیتن. ئەوە چەند نمونەیە کە دەرێ why not take a taxi why not take a taxi why not plus base لە کۆتاییشدا نیشانەی پرسیارمان هەیە لێرەس take a taxi هەمان نمونە لێچمان هەیە و بیسەوە لە کۆتاییشدا خاڵ هەیە. What about taking a taxi? Taking کردمانە verb by ing. I suggest you take a taxi. What about a glass of water? ئەوی تازە باسمان کرد گوتمان دەکرێت ناونیش بەکاربێتن. ئەوە پێشنیار و نەوعیەتی پێشنیارەکان بوون کە باسمان کرد. لێرە لەسەر ئەو نۆتانەی کە تازە گوتمان با یەک دوو نمونەی زیندیتان لە بۆ حەڵ بکەم لە ئەوی زیاتر لە بابەتەکە تێبگەن. دیقەتدا ئەو نۆتان دەڵێت the simplest way of suggestion سادەترین جۆری پێشنیارە and includes the speaker دایما سپیکەری تێدایە. I suggest is quite formal زۆر فۆرماڵە فۆرمالترین یانە لە هەر سێ جۆرەکەی تر. include the speaker when the subject is we سپیکەری تێدا ئەگە سەبجەکتەکە وی بوو but when the subject is you it doesn't include the speaker. بەڵام ئەگەر سەبجەکتەکە you بوو گوتمان لە بۆ کەسی بەرامبەرە لەو حاڵەتەی سپیکەری پێویست نییە. why not and what about are question form and doesn't include the speaker. ئەوانەش question form. Therefore, the quite formal suggestion we say داوای چی لێت کردیە quite formal suggestion تا ئێستا و فۆرمەل وزاری نهاتیتەوە بەڵام زانیاری لەسەر هەبی خراپ نییە. I suggest that you come again later. I suggest هەڵبژێر. There is the simplest way of suggestion. The simplest way. سادەترین جۆری پێشنیار. گوتمان چ بەکاردێنین؟ سادەترینەکە چ بوو؟ I suggest. دیقەتی ئەو نمونەی بدە نمونەی سێم کە دەڵێن includes the speaker doesn't include the speaker زانین مەبەستمان چییە؟ دەڵێ you and your friend are late. تۆ برادەرەکەت تاخیرن هەردووکتان. هەمە تو هەم برادەرەکەت باشە. پێشنیارەکەی تو کووە؟ ئایا بە برادەرەکەت دەرێ فەرمووت خواحافیز بێم وردە وردە بە پێیان دێم با تاخیر بم یان چی؟ تەبیعی دەبی جۆری پێشنیارەکەت خۆشتی تێدابی. ئەو جە گوتمان ئەگەر I suggest وی بەکاربێنین خۆی تێدایە و ئەگەر لێس بەکاربێنین. why not take a taxi ئەوە مەبەست لە کابرایە و لێرەس take a taxi لێرە include the speaker. با تەکسیەک بگرین I suggest you تۆ تەکسیەک بگرە ئەدی بە خۆت ئەوە لێرە ئەگەر I suggest وی با ڕاست بوو I suggest وی با تەواو بوو ئەوەشیان دەری you should ئەوە ئەدڤایسە ئەوە سجێستشن نێکاتەڵام ڕاست لێرس بەکاردێتن. لەبەرەوەی نیزامیمە ئێستاکە نیزامی هەموڵتی چۆیزە ئەمە فۆکەسمان زیاتر لەسەر هەڵبژاردنە لەرێن ئاگدار بە لە بۆ پڕکردنەوەی بۆ شای هەمانە قسان لەسەرۆ کردمان لە بۆ واینات دەبی بیس و نیشانەی پرسیار هەڵبژێرین لە بۆ وەرە باوت دەبی verb ing و نیشانەی پرسیار هەڵبژێرین لە بۆ لێتس دەبی بیس و خاڵ هەڵبژێرین لەوە I suggest we or you دەبی we و you لە کۆتاییشدا خاڵ هەڵبژێرین باو دووسێ پرسیارە وزاریانە حەل بکەین زۆر وەختی نەکوشین چکە بابەتەکە ئەوەندا قڕس نییە و هەروەها بابەتەکە سەرەتایی شەلۆی تەڵەوە زۆربەی زۆری لە باوەتانە کێشانی سوچی وزەکی زۆری هەبوو لە بیدایەتی ساڵێ دەرێ bring some water for the guest. ئێک دوو نمونەی دەنووسین ئاگاتان لەو دووسێ نمونانەبی کە لێرە ئاماژەی پێ دەکەین.
لێرە چمان هەیە با سینگ و برینگ و ئەوانە بابە ئەو نمونانە ئەو جۆری ڤێربانە لەبەرەوەی بە ING کۆتایی هاتیە دیقەتدا INGە ڕەنگە تو یەکسەر فۆکەس لەوەی بچبرێ ئەوانە پێویستیان بە چییە بە what about بۆ نمونە لە وزاری هاتبووە dash sing a song ئەو یەکێک لە پرسیارەکانی وزاری بوو ئەی what about B why not C let's D I suggest ئەو چار چۆیزەی دابوو چیان هەڵدەبژێری تەبیعی لەبەرەوەی ئەتو نیشانەی پرسیارت هەیە ئەوە گوتمان خاڵێکی گرنگە I suggest و لێرز باتڵ دەبی ئەوانە بە حکمی نیشانەی پرسیارەکەی فڕێماندا ئاها تەمەشا دەکەی ڤێربای ئینجا یعنی ING پێوەیە عفو ڤێربای ING پێوەیە ڕەنگە یەکسەر خەدا بەبێت و بچی وەتەباوت هەڵبژێری نا سینگ لە ئەسڵدا بیسە ئاگدار بە لۆیە دەبی واینەت هەڵبژێرین ئەوانە چنە بابە ئاگدار بە ئەوانە بیسن ئەوانە بیسن واتە گەرەوانەمان بینی نەک لە بۆ ئەو مۆزوعی سجێستشن لە هەر بابەتێکی گرامەری کە هاتە پێشت ئەوانە بیسن تعاملی بیسیان لەگەڵ دەکەێت و حەقت لە ING کە نەبچکۆ سەفیکس نییە ING زیادکراو نییە ING خۆیتی ING زیادکراوە گەر زیادی بکەین بەو شێوێ لێرێ سینگینگ ئەوە سەفیکسەکەیتی بابە ئەو ING دووە سەفیکسەکەیت ئەویتر ئۆریجیناڵی خۆیتی ئەو زەلۆیە ئاگداری و حاڵەتێ بن حاڵەتێکی تر ئەگەر هەر نمونەکی بنووسین دیقەتی ئێرە داش carry out the plan A let's B I suggest we C why not وهروها D A and B جوان دیقەتدا ئەوەشیان ئەو جۆرە پرسیارانە تریکی کوێستچنیان پێدەگوتێت لەبەر چ لەبەرەوەی تەمەشا دەکەی خاڵت هەیەەوە هیچەوە سی دەڕوە حکمی خاڵەکە واینەت دەڕوە بەڵام تەمەشا دەکەی خاڵت هەیە و بیست هەیە کەری بیسە و نییە کەری ئەوت بیسە ئۆتۆماتی چیان زۆر بە خێرایی دەیت هەڵدەبژێری ئەی هەڵدەبژێری دەڵێت ڕاستە تەواو بی ناخوێنیەوە پێدا نایی بە وردی یەکسەر ئەی ڕاستە لەک نەخۆ تەشیر دەکەی و سۆماش پڕ دەکەی و احتیمالی هەیە گریمان یانیەوە زۆرێکە لە زۆرەکانی پرسیار بەڵام جوان دیقەتدە لە هەر پرسیارێک هەتوو دڵنیای ڕاستە لە هەر پرسیارێکی وزاری ئەوە نەک لە بۆ مۆزوعی لە بۆ هەموو مۆزوعەکان لە بۆ هەموو دەرسەکانیش نەکەین لە ئینگلیزی چۆیزێکی دابوو ڕەبتی بەوانی پێشەخۆی وەبوو زۆر بەوردی ئیشی لەسەر دەکەی بۆ نمونە چۆیزی دیدایە دەرکاکە ئەیوبی معنەوێ دەبێت و بەوردی ئیش لەسەر ئەیوبی بکەی ئەو جا قرار بدەی ئەگەر ئێستا دینە باە حتمان دەمانگۆ ئەی ڕاستە و ئەو کات لێرە بیەکەشی دەبی جۆرێکی بنووسی باە غەڵەت باە ئاها ئەی ڕاستە بەڵام لە دی چم پێ دەڵێ دەرکاکە بیش ڕاستە بڕۆ تەمەشایەکی بی بکە بزانوەیە I suggest مامۆستا دەرێ I suggest ڕاستە خۆ بەی سوەر ناگری دەبی وی یان یو هەبی وایە ویەکەی لە چێن دەرنووسیە لە ناو هەڵبژارنەکەی نووسیتی لە بۆت لۆ ئەوەی غەڵەت بکەی ینی چی بابەتەکە بە خێرایی بە بێتەرکیزی دەخوێنیەوە لێرەشدا غەڵەت دەکەی لۆیە I suggest we ئایا بڵێم I suggest we carry out the plan ڕاست نییە بەێوڵە ڕاستە ئادێگە برێم لێرس ڕاست نییە ئەویش ڕاستە ئادیکۆ غەڵەت دەبوو ئەگەر ئەو ویە نەبە ئەو ویە نەبە تەنها I suggest بە ئەو کاتی دەمانگۆ کاکە وەڵا ئەی ڕاستە و تەواو ئەوە ئەو دوو خاڵە ئاگاتان لێبی لەسەر ئەو مۆزوعی
ئەو جەبابین تەمەشایەکی ئەو پرسیار و زاریانە بکەین. There is a sunny day. There is a sunny day. باشە. Today. Taking some photos. لە دوای بۆشایی چی دایتە من؟ Taking. مادەم taking دێ ing دایە ئەوە گومانی تێدا نییە ئەتو دەست یەخەی چێ دەگری؟ یەخەی وەتەباوت دەگری. پرسیاری 16 فەروزاریە 2009 خوڵی دووەمە. They come and have a chat with us. لە کۆتاییدا چت هەیە؟ نیشانەی پرسیارم هەیە. مادەم نیشانەی پرسیارم هەیە let us و I suggest bye bye. ئەو دووە ڕۆیشت. ڤێربەکەمان چییە؟ بیسە. مادەم بیسە دی ڕاستە. پرسیاری دوایوی دەرێ you go to the museum if you have time. دیسانێ خاڵی دایە. مادەم خاڵی دایە وەتە باوت غەڵەتە واینەتیش غەڵەتە و هەروەها لێرە وشەی یو هەیە. مادەم یو هەیە لێرز یو نابی کەواتە I suggest ڕاستە. ئاخیر پرسیار لەسەر ئەو مەوزوعی دەرێ choose the correct suggestion for the given situation. Situationەکە بزانین چییە؟ کابرای مشکلەی چییە؟ کاروان مشکلەی چییە؟ دەرێ I always get lost when I drive. دەرێ دائیمەنوشی سیاقە دەکەم ڕێون دەکەم. بزانین دارەوان پێشنیارێکی چی لۆ دەکاتن دەرێ GPS بەکاربێنە تەبیعی لار هەمووکان بەڵام بزانین بە پێی گرامەریەکە کامە ڕاستە. دەرێ why not used لێرە چی دایتەمە؟ ED ئەمە گوتمان دەبی بە SP ئەوە غەڵەتە. What about to use? What about دەبا بیگوت بە using ئەوەش غەڵەتە. I suggest that you use GPS. I suggest that you use لێرە بیسە GPS خاڵمان هەیە کەواتە وەڵامی ڕاست C دیلۆ غەڵەتە. لێرەس use تەبیعی لە دوای لێت هاتیە use هاتیە بەڵام نیشانەی پرسیاری دایتێ ئایا لێت نیشانەی پرسیار وەردەگری؟ نەخێر نیشانەی پرسیار وەرناگری کەواتە وەڵامی ڕاست دەبیتە چ؟ وەڵامی ڕاست دەبیتە C. ئەوە سەبارەت بە making suggestion. ئەو جارەی چمانەیە گوتمانەوە بابەتە بە خۆی دوو مەوزوع making suggestion and responseەکەیە وەڵامەکەیە ئایا ڕازی یان ڕازینی تەبیعی ئاگدار بە agreement to a suggestionمان هەیە واتە ڕازیبوون بە پێشنیارەکە و disagreement to a suggestionمان هەیە واتە reviews ڕەفزیکەینەوە. زۆر باشە بابین بزانین لە ئەگریمنتی بەچی بیناسینەوە و چ دەستەوازەکیش بەکاردێ. سەبارەت بەو مەوزوعش بابەوە کە هەموو بابەتەکانی تری سانڕایز ئەو دەستەواژانەی لێرە هەیە لە سانڕایز هەیە. خارجی ئەو دەستەواژەیە ئەمە دەستەواژەی زۆرمان هەیە لە بۆ ڕازی بوون ڕازی نەبوون بەکاربێ بەڵام خارجی ئەو دەستەواژەی ئەمە ئیشمان پێ نییە ئەوە ئیشمان پێیە ئێرەیە چونچیەوە لە دەرەوەی مەنهەج دەبیتن ئی لە ئەوانە لە مەنهەج هەیە. ئەگەر لە پرسیار نووسرا بوو accept agree agreement accept بە ڕازی بە agree یان agreement ڕازی بە بە پێشنیارەکە. to a suggestion زۆر جار لە وزاری زۆر خۆشە to a بۆ شای ئەوەی دەکاتە بە شایی ئەوە هەر نیعمەتەکە و چونکی تەنها لە suggestion ئەگری و دیزەگریمان بینی واتە لە هەر ڕستەیەکی وشەی ئەگری و دیزەگریت بینی بابەتەکە چییە؟ بابەتەکەت suggestionە ئاگدار بە لۆیە to a بۆ شای to a suggestion. کاتێک گوتی agree agreement accept چ دەستەوازێکی بەکاردێنین good idea great idea fantastic idea هەر یەکێک لە دەستەواژانە بەکاردێنین ئاگدار بە چیهانی دابوو تەواوە. لە ڕووی بەکارهێنانی مینینگەوە فەرقی هەیە بەڵام لە کتابی ئاماژەی پێ نەکردیە کەنجی good idea بەکاربێنم کەنجی great idea بەکاربێنم کە ئاماژەی پێ نەکردی واتە لە وزاری کامەی دابەت و تەواوە. دەرێ why not take a taxi agree
agree to this suggestion. مادام agree دایتا من دەبی good idea great idea fantastic idea هەڵبژێرم. خارجی منهجی چیز دەستەواژەیەکمان قبول نییە. وەرە سەر disagreement ڕازی نەبوون to a suggestion ئەوش عانین to a بۆشایی ئەگەر ئەو suggestion کرا بۆشایی ئەوە خێرا لەخ چمان هەیە ئەگەر وشەی don't agree دابوومە یان can't agree مهم وە لە پێش ئەگریەکە not هەبێ ئەزە کەنتە don't مهم نییە. refuse ڕافزکردنەوە disagree disagreement دزیش ینی دز لێرە ڕێک پێچەوانەی واتە ئۆپۆزیتی چیە ئۆپۆزی ئەگریە disagree یعنی دژەکەی معنەوەیە پێچەوانەکەی زۆر باشە کەواتە ئەوانە هەمووی نێگەتیڤ پۆینتن وایە هەمووی نەتە نێگەتیڤ پۆینتە لۆی ئەگەر دیقەت دەی I'm not sure maybe not no I don't think so هەمووی بە نێگەتیڤی جواب دەدرێتەوە لەبەرەوانە نێگەتیڤ پۆینتن واتە عکسی کەسی بەرامبەری ئەوش لێرە نێگەتیڤ پۆینت کەواتە دەستەواژەکانش هەموو بە پێچەوانەی بۆ چوونی کەسی بەرامبەرە. I'm not sure maybe not and no I don't think so. ئەیترەوە ئەو دەستەواژانەیە کە پێویستە ئێمە بیزانین لەسەر ئەگریمنت و دیزەگریمنت. لێرە تێبینێکی گچکەمان هەیە ئاگادار بن جار وایە لە پرسیار دێتەوە بڕۆکەک ئەوەی دەکاتن بەڵام بەسیتە ئەویش چۆن جار وایە لە پرسیار دەرێتەمە چ we say دیقەتی ئەو نمونەی سێ بدە دەرێ we say if you don't agree to a suggestion ئێمە دەڵێین کاتێک ئێمە بە پێشنیارێک ڕازی نینە don't agree دایتە من ئێمە چی دەڵێن کە بە پێشنیارێک ڕازی نینە گوتمان دەڵێین maybe not I don't think so I'm not sure چی هانیدا بوو ڕاستە لێرە دیقەتی لێرە I don't think so ئەو جا وەرەوە سەر تێبینیەکەم لێرە ئەگەر لە پرسیار دەستەواژەی we don't say دابوو don't say دابوو هەلێرە چی دەرێ say ئێمە دەڵێین don't say means what یعنی ئێمە ناڵێین ئاگادار بە don't say ئێمە ئەو شتە ناڵێن یان وی بوو یان یو بوو یان ئای بەڵ مهم بکەرەکە گرنگ نییە میمەوە ئەمە ئیشمان بە چییە don't sayەکە ئیشمان پێیە چ دەکەین لەو حاڵەتەی we don't say good idea when we disagree to a suggestion ئێمە ناڵێن good idea کاتێک بە پێشنیارێک ڕازی نینە کەواتە ئەگەر وشەی don't say دابووە واتە لە پێش say واتە دەڵێن not هەبوو یان can't say don't say المهم not هەبوو لە هەڵبژاردن پێچەوانەی دراو هەڵدەبژێرین پێچەوانەی دراو یعنی چی یعنی ئەگەر don't say دابووە و لەگەڵ agree don't say دابووە و لەگەڵ agree سێ دەستەواژەکەی دیزەگری بەکاردێنی don't say و agreed بینی یان دەبی I don't think so هەڵبژێری یان دەبی maybe not هەڵبژێری یان دەبی I'm not sure هەڵبژێری یەکێک لەوان هەڵبژێری ئەگەر don't say بینی لەگەڵ disagree یان don't agree لەو حاڵەتەیە تو دەبی چ هەڵبژێری don't say و disagree بینی یان دەڵێ good idea یان دەڵێ great idea یان دەڵێ fantastic idea تەماشای دوو نمونەی یەکەم و دووەم بکەنەوە لەسەر ئەو تێبینیەیە بە وردی دیقەتدا چکە لەو زاری هاتیتەوە ئاگادار بن if you disagree with the suggestion we don't say disagree دایتە تو لەگەڵ don't say گوتمان لەو حاڵەتەی disagree don't say بینی دەستەواژەی agree هەڵبژێرم کەواتە لێرە دەبی چ هەڵبژێرم good idea هەڵبژێرم ئەوە دەبیتەوە لەم ڕاست if we agree with the suggestion we don't say دیقەت یێرە بەدیسان don't say مان هەیە لەگەڵ چێ لەگەڵ agree don't say و agree مان بینی دەستەواژەی disagree هەڵدەبژێرین کەواتە لەو حاڵەتە دەبی ئەمە هەڵبژێرین دەبی بڵێن I am not sure ئاگادار بە ئەوە دەبیتەوە لەم ڕاستەوە لەو زاریش هاتیتەوە ئەو فکرەیە لۆی ئاگاتان لێبی ئەو جوابێنە سەر و سار پێنج پرسیارە وزاریەی لە بۆتان هەڵکەین ئەوجا دەرسی ئەوڕۆمان تەواو دەبی دەرسی داهاتوو دەچینە سەر بابەتە گرامەرەکانی تری یونت یەک we say when we don't agree to a suggestion when we don't agree where don't agree زۆر باشە but when we dash we say good idea
ئەو پرسیارێکی جوانە 2015 خولی دۆماتەوە کردیتە دوو بەش. ئێمە چ دەڵێن ئەگەر دۆنت ئەگری بی ئەگە بە پێشنیارێک ڕازی نەبین تەبعاً چ دەڵێن؟ دەڵێن maybe not یان دەڵێن I don't think so. نییە؟ یەکێک لەوانە ڕاستە. کەواتە ئەی و سی غەڵەتە بەپێی بۆشایی یەکەم. بەپێی بۆشایی دووەم دەبی لە بی و دی شێکەکی فڕێ بدەین چونکی یەقڵ دەبیێتەوە. ئێمە کەنجی دەڵێن گود ئایدیا. ئایا ئەگری بین یان دیزەگری بین؟ تەبیعی دەبی ئەگری بین. دەبی چبی؟ دەبی ئەگری بین. کەواتە دەڵێ we say maybe not when we don't agree to a suggestion but when we agree we say good idea. کەواتە وەڵامی ڕاست بۆ چە؟ وەڵامی ڕاست بیە. پرسیاری دوایوی which expression is used when you agree to a suggestion؟ چه دەربڕینێک بەکار دەکات تۆ بە پێشنیارێک ڕازی؟ ئەگری شێ ئەگری دایتە تو good idea maybe not not agreed ئەوانە چنۆکی تێدا فرێدە کەواتە چێماوە؟ ئەی good idea great idea fantastic idea چیانی دابایە دەمانگۆ تەواوە. با بچینە سەر پرسیارەکانی تر. I think we have two questions. If we disagree to a suggestion, we say disagree. Man disagree man bini except not. ده من هاتي تدابي. والله مراست بي. برسياري دواوي ها 2018 تمهيدي هاتي توا. There we don't say if we agree to a suggestion. don't say here. سشي دايا agree دايتما. كواتا لو حالتي قلت من don't say و agree من بيني دبي دستواجي بكار بينين دستواجي disagree بكار بينين. أو حالة agree من لو دمي أو تبينيت بمشي دانا هات نتزاني بلا ما قلت تمشي أو برسياري agree من ده good idea great idea. أيوبي اللي قلتي كاكا أيوبي راستا قلتي أيوبي راستا نا والله يخدنا ببي يا ساو ببي او شرحي كما كلمان اي راستو بيش راستا اگر بيتو امن ايم بيراز بي لو غلطه اگر بيم بيراز بي اي لو غلطه كواتا ناكري لبرسيارك والله هردوچي وچيك بي هردوچي بگونجه برم او راستره لوي او نابي لوي اوانا شتاقيان نابن هم بپی تبينيكا و همش بپی حال بجاردنكان هردوچي غلطه چه راسته؟ C. We don't say agree. قلت من don't say you agree دستواجه disagree. دستواجه disagree چه معنی هيا؟ maybe not. When someone agree to تازه لسرو ختم لولدان. قلت من زور زار to بو شاي دكاتا يعني suggestion دكاتا بو شاي قلت من لبروي لبابات جرامريكاني sunrise تنها لا suggestion agree و disagree من هي لو هر وشي اگری دیزاگری بینی یکسر اتو داتی چه هل بجری suggestion هل بجری كواتا possibility و an advice غلطن كواتا ولا مراسيان ايا يان سيا بپی بوشایی یکم بپی بوشایی دوام زانین کامی راستا when someone agrees كاتك كسك رازية كسك رازية دبي تبى كاربيني good idea great idea fantastic idea بكاربيني لويا ليرا maybe not غلطة والله راست دبيتا أي قطاب يعني خۆشەویست ئەوە دووسێ بابەتەکەی سەرەتای یونیتیەک بوو لە دەرسەکانی داهاتوو لەگەڵتان بەردەوام دەبین لە بۆ تەوزیحکردنی هیچ نەبی بەلایانی کەمی هەموو بابەتە گرامەریەکان ئەگەریش کاتمان لەبەردەستدا بوو ئەوە بابەتەکانی تریش ئینشاڵڵا لە بۆتان تەوزیح دەکەین لەوەی سوودی هەبی لە بۆتان دەستخۆشیش لە بەڕاستی ستۆدیۆی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر دەکەین چونکی بەو دانی ئێوارەی بە شێوەی لایڤ هاتینە ئێرە لە بۆ خزمەتکردنی قوتابیان ئەوەش بەڕاستی جێگای دەستخۆشیە هەمیشە مۆفەق و سەرکەوت و سەرکەوت